ئێمە باسی ڕێگای لە ئێستادا باسی ڕێگای لیتوانیا ئەکەین کە زۆرێک پەنابەر بەتابەت پەنابەرە عراقیەکان لە ئێستادا ڕوویان کردوێتەوە وڵاتی لیتوانیا، ئەوش بە ڕێگای فیزە و لە ڕێگای بلەڕوسیاوە لە بلەڕوسیاوە ڕوەکەنەوە وڵاتی لیتوانیا. ئێمە سەرەتا باسی وڵاتی لیتوانیا ئەکەین، باسی و نەهامەتیانە ئەکەین کە ڕوبەڕووی پەنابەرا بوونەتەوە لە وڵاتی لیتوانیا، پەنابەر بۆ چی ئەچێت و چی تووشە بێت. باسی ژیانی خۆیان دەکەن کە ژیانێکی زۆر ناخۆشیانەیە. بڕاتانە بێ خەڵک هەیە ئەڵێت ئەوەی کە من بۆی هاتم ئەوە نەبوو، هێشتان لە نێوەی ڕێگاوایان بەسەر هاتووە. مامەڵەی دەسەڵاتدارانی لیتوانیا زۆر خراپە لەگەڵ پەنابەران، بەتایبەت ئەو پەنابەرانەی کە ئەیانەوێت دەرباز ببن لەو کەمپانە، واتە هەر پەنابەرێک ئەو کەمپانە ببڕێ بچێتە دەرەوە تووشی سزایەکی جەسەدی و سزایەکی یاساییش ڕەنگە حکمش بدرێت. تەنانەت زۆرێک پەنابەر وێنە و ڤیدۆی خۆیانیان ناردووە بۆ ئێمە کە سەگیان تێبەرداون، یعنی سەگی پۆلیسیان تێبەرداون. ژیان لە کەمپەکانی لیتوانیادا لە ئێستادا زۆر سەختە. بڕاتان هەبێ بەپێی ئەو زانیاریانەی کە ئەمڕۆ بەدەستم گەیشت لەلایەن پەنابەرانی لیتوانیاوە، تەنانەت بۆ خۆشۆدن، تەنانەت دوو لە ڕووی ئەوە بۆ سەر ئاوچوون بووە بە پارە، واتە کۆمەڵێک پەنابەر خۆیان کردو بە مافیا سەر پەنابەرەکانی ترەوە، بتەوێ بچی خۆت بشۆی ئەبێ پارەیان پێ بدەیت لە کەمپەکانی لیتوانیا. بەڵام لە لیتوانیا چەند کەمپێکەیە، کۆمەڵێک کەمپەن پەنابەرەکان لە ناو خێما ئەژین، وەزع و ژیانیان زۆر ناخۆشە، تەنانەت ئەگەر بارانێکی زۆر ببارێ خێمەکانیان پڕەبێت لە ئاو. بەڵام چەند کۆمەڵێک عایلە هەن شوێنەکانیان باشە، ئێمە ناکرێ و عایلانە تەواوی تر بەو شێوەی سێ بکەین کە هەموو عایلەیەک بچێتە لیتوانیا جێگە و ڕێگەی باشە بێت. دوای زانیاری کە بەر دەستم گەیشتووە ئەمڕۆ لەلایەن چەند خێزانێکەوە ئەڵێت بۆ ئەوەی کە سیاسەتیان زۆر بەقەوەتە، سیاسەتی حکوومەتی لیتوانیا، واتە ئەم بابەتە بە بابەتی سیاسی کراوە نەک بە بابەتی پەنابەری، واتە مۆزوعەکە سیاسیە بۆی ڕێگە نادەن پەنابەر بچێتە دەرەوە لە وڵاتە. ئەڵێت خێزان هەیە چەند 5 نەفەر 6 نەفەرن، کارتێکی سەوزیان داوە بە باوکەکە، کارتێکیان پێداوە کارتی دەرچوونە دەرەوە، واتە بچێ شت بکڕێ، بە مناڵەکان نەیانداوە بۆ ئەوی پێکەوە نەڕۆن ڕابکەن. بڕاتانە بێ پەنابەر هەیە 4 مانگە لەوێ لە کەمپایە، ئەڵێ تووشی نەخۆشی دەرونی بوونە. تەنانەت بۆ زانیاریشتان چەند ڕۆژێک پێش ئێستا ئافرەتێکی یەزیدی بەهۆی نەخۆشی کۆڕۆناوە کۆچی دوایی کرد کە کەسوکارەکەی لە وڵاتی سویدەوە هاتن بە دوایە، ئەوایە دەرباز بووایە، بەڵام هیچ چارەیەکی نەبوو. هەروەها گەنجێکی تر تووشی نەخۆشیەکی زۆر دەگمەن بووە، نەخۆشی پێستە، هەر لە وڵاتی لیتوانیایە تووشی نەخۆشی پێست بووە، چارەسەری بۆ ئەکەن بەڵام بەداخەوە. یعنی من نازانم لە زۆرێک ئەکاونت و لە زۆرێک تۆڕە کۆمەڵایەتەکانی بینم ئیتر ئایا بە لایەنی مەسلحەتی خۆیان بێت دەڵێن ڕۆژانە سێژەمە خواردنی باش بەسەر پەنابەرانە تەوزیع ئەکرێ. من زانیاریمەیە ئەو جۆرە خواردنانەی کە ئەو ئەکاونت و ئەو تۆڕە کۆمەڵایەتیانە کە باسی ئەکەن و خەڵک ئەخەنە سەر ڕێگابێ بۆ ئەوروپا، بگرە لە کوردستانشە ڕەنگە خێزان نەبێت لە هەر سێژەمەکە ڕەنگە گۆشت بخوات. خواردنی ئەوروپا هەمومان کەمپان بینیوە، منۆکو خۆشم کە کەمپم بینیوە ئەو کاتێک کە هاتمە ئەوروپا. خواردنی کەمپ لێرە مریشکە پەتاتەیە، مەسەلەن ماکەرۆنی، ئەم شتانەیە ناکرێت تۆ خەڵک خۆخوایەتی دەربچێت لەو وڵاتە، بێزارە لەو دەسەڵاتە، بێزار بووە، بێ کارەبایی، بێ ئاوی، ژیانی تێک چووە، خەڵکەیە خانووی خۆی ئەفرۆشی، خەڵکەیە ئاڵتونی دایکی ئەفرۆشێ، خەڵکەیە ماڵەوەی خستووەتە ئیجارەوە بۆی بگا بە ئەوروپا. بەڵام بەداخەوە دێنە لیتوانیا و وەزعی لیتوانیا بەڕاستی وەکوەی ئەو زانیارانی کە بەردەستم گەیشت ئەمڕۆ زۆر پەنابەر ئەنتەرویوی کردووە، مەحکەمەی کردووە، تا ئێستا کەسێک ئیقامەی وەرنەگرتووە، واتە لە بێژنگ شایەندن لە بێژنگ کەس دەرناچێت، کەسیان دەرناچن. بڕاتانە بێ ئەڵێ زۆرێک لە پەنابەران هەوڵەدەن لە با بڵێن لە ژێری سیمەکەەوە بچنە ئەو بەرەوە، ئەو تەلبەنووسیاجەی کە کراوە بچنە ئەو بەرەوە، عقوب تعزیب نەفسییانەدەن، تعزیبێکیانەدەن کە سەگیان تێبەرەدەن، کارەبایان لێ ئەدەن. من حەقم لە کۆمەڵێک کەس نییە کە هەندێک کەس هەیە جێگە و ڕێگای خۆشە لە لیتوانیا، ڤیدۆەکەن وەینێرن بۆ کەناڵەکان و ئەینێرن بۆ پەیچەکان کە ژیانیان خۆشە. بەڵام من چەندین عایلە بە بەڵگە و چەندین عایلەتان بۆ هێنمە خەت کە ئەڵێن وەزعمان زۆر خراپە،
تەنانەت زۆر ئایلە هەن تەنە ئافرەت و منداڵ هاتوون چیان کردووە هەندێک ئایلە هەن ژنەکانیان جیا کردوتەوە لەگەڵ ئەو خێزانانە دایانناوە کە پیاوێن لەگەڵانیە تێگەیشتی بڕاتان هەبێ ئەوە نییە کە ئەم خەڵکە وای بۆ ئەکا بەڕاستی سنوورەکان ئێستا زۆر کۆنتڕۆڵ کراوە سنوورەکان پۆلیسی بۆ هێنراوە سنوورەکان لە ئەڵمانیاوە پۆلیسی بۆ هاتووە هەموو سنوورەکان کۆنتڕۆڵ کراون بە شێوەیەکی تونند و تۆڵ لە ناو لیتوانیاش کامیرە دانراوە لەسەر جادەکانە ڕقەمی ئەو ئۆتۆمبیلانەی کە بەناو لیتوانیا تێ ئەپەڕن ئەبێ بچن لە دایرەیەک هەیە لە لیتوانیا با بڵێن خۆیان ڕقەمی ئەو ئۆتۆمبیلە داخلی سیستەمێک بکەن کە لە چاودێری کامیرە دەربچێواتە ئەو کامیرەیە بیخوێنێتەوە ئەم ئۆتۆمبیلە کێیە چەند سەر نەفەری تیا هەیە ئەگەر نەیخوێنێتەوە ئەو سیستەمە پاسەکان چەندێک جانتا و غەرازی تیا بێ ئەوانش ئەوەستێنن ئەگەر نەیخوێنێتەوە ئەو سیستەمە تەنانەت فڕۆکەی بێفڕۆکەوانیان لەسەر سنوورەکان داناوە بۆ ئەوی چاودێری ئەو سنوورانە بکەن بۆ ئەوی پەنابەر نەتوانێت دەربچێتە دەرەوە بڕاتان هەبێ پەنابەرانی لیتوانیا وەکو ئێستا وەکو سجنێکی داخرا وایە بەس ناوی لێنراوە کەمپی پەنابەران ڕێژەیەکی زۆر لەو کەمپانە لە ئێستا بەتابێت کەمپی لیتوانیا پەنابەری عراقی واتە خۆ ناکرێت بڵێ حکومەتی کوردی پەنابەری عراقی بە کورد و عەرەب و تورکمان و بە یەزیدی و بە هەموویەوە لەو کەمپانە هەن بە ڕێژەیەکی تر پەنابەری سووریە پەنابەری ئەفغانیە پەنابەری ئێرانیە پەنابەری سۆماڵی و ئەریتری و ئەفریقی و هەموو پەنابەران بە عام وڵاتانی تر ئەو وڵاتانەی کە کێشە و مەشاکلی تێدا هەیە سەبارەت بە وڵاتی پۆڵەنداش هەر پێم خۆش و باسی وەشە بکەم وڵاتی پۆڵەندا وڵاتێکە کە هیچ سیاسایەکی مافی مرۆڤی تێدا جێبەجێ ناکرێت بەتایبەت بەوانەی کە غەیرەدینن واتە ئەو کەسانەی کە مسلمانن زۆر جاکراونەتەوە بڕاتە بێ لەو وڵاتە لەو کەمپانە زۆرێک بەپێ ئەوانەی کە بیستومەڵێن ئەو کەسانەی کە غێری مسلمان بن تۆزێ چاوپۆشیان لێکرێت لەگەڵیانە تۆزێ باشترن تا ئەو کەسانێک کە مسلمانن وڵاتی پۆڵەندا وڵاتێکە بە هەمان شێوە کەمپوشتی نییە کاتێک کە بتگرن یەکسەر دیپۆرتی وڵاتەکەی خۆت دەکەنەوە حکومەتی لیتوانیا بڕیاری داوە هەر ماڵێک لە لیتوانیا هاوکاری پەنابەر بکە بۆ بیکاتە دەرەوە 5 ساڵ حکومە درێت هەر ماڵێک واتە هەر کەسێک هەر خانەوادەیەک هاوکاری خێزانێکی کەسێکی پەنابەر بکات کە لەو حدودانەوە بیپەڕێنەوە هاوکاری بکەن بە هەموو شێوەیەک 5 ساڵ حکومە و داواشی کردووە هەر پەنابەرێک هەر ماڵێک هاوکاری حکومت بکە پەنابەرێک خێزانێک گروپێک دەستگیر بکە ئاگاداریان کاتەوە کە گروپێکی پەنابەر یانەوێت دەربچن و سنوور ببەزێنن 5,000 یۆڕۆیان ئەدرێتێ